لەدەست ئەم هەموو ناردن و نەناردنە چی بکەین؟ هەرێم و بەغدا دەتوانن چی بکەن لەسەر لیست و ناوی هێزە ئەمنیەکان؟ ئەی هیچ ڕێگا چارەیەکەیە بۆ ئەم کێشەیە؟ لەگەڵمان بمێنەوە و با بزانین دەتوانرێت چی بکرێت تا ئەم هاتوو نەهاتەی موچە چارەسەر بکرێت. وازیات لە 65 ڕۆژە موچەی هێزە ئەمنیەکان دابەش نەکراوە و موچەکانیان وەرنەگرتووە. بەغدا شتێک دەڵێت و دامەزراوەکانی هەرێمی شتێکی دیکە. ئەمڕۆ 6 حوزەیرانی 2024 وەزارەتی دارایی عێراق دەستی کرد بە تەمویلی موچەی فەرمانبەرانی هەرێم بۆ مانگی 5. بەڵام هاوشێوەی مانگی ئایار دیسانەوە موچەی هێزە ئەمنیەکان کەوتە قورگی شێرەوە و 2 مانگە هیچ خەبەرێک لە موچەکانیان نییە. وەزارەتی دارایی و بەرپرسانی عێراق کێشەکە دەخەنە ئەستۆی هەرێم و دەڵێن دەبێت حکوومەتی هەرێم ناو لیستی هێزە ئەمنیەکان بنێرێت نەک کۆدەکانیان. هەرێمیش دەڵێت ئێمە لەبەر پاراستنی ناوی هێزە ئەمنی و هەواڵگریەکانمان بە کۆد ناوەکانیان دەنێری. هەرێم پێی وایە بەغدا و حکوومەتی بەغدا هێندە سەروەریەکی پتەویان نییە تا ئێمە تەواوی زانیاری هێزە ئەمنیەکان بە تایبەت ئەنجومەنی ئاسایش بخەینە ژێردەستیان. بە جۆرێک هەرێم پێی وایە هێزێکی هەرێمی زۆر بە ئاسانی دەتوانێت تەراتێن لە ناو دەستگا هەستیارەکانی عێراقدا بکات و هەرچی زانیاری بیوێت دەستی بکەوێت. لەولاشەوە عێراق و بەشێکیش لە پەرلەمانتارە کوردەکانی بەغدا دەڵێن هەرێمی کوردستان سەر بە عێراقە، کۆدی چی و شتی چی، خۆ عێراق وڵاتێکی دوژمن نییە، دەناوی فەرمانبەرەکانتان بنێرن و ئەم کێشەیە لە کۆڵ خۆتان بکەنەوە. لەولاشەوە بەرپرسانی هەرێم دەڵێن کاکە ئێمە مافی خۆمانە پارێزگاری لە شوناس و ناوی کارمەندە هەواڵگری و سەربازیەکانمان بکەین، بۆیە لە بری ناو بە کۆد ناوەکان ڕادستی وەزارەتی دارایی عێراق دەکەین. ئێستا ئەوە کێشە دیار و سەرەکیەکەیە لە نێوان بەغدا و هەرێم. هەڵبەت لەوانەشە کێشەی دیکەی پشت پەردەژە بن ڕای گشتی ئاگاداریان نەبێت. بەڵام خۆ ئەگەر واش بێت دەست نییە لە گۆزەدا گیر بوو بێت. چارەسەر هەیە بۆ ئەمە. 2 حکوومەت و سەدان و هەزاران دامەزراوەی فەرمی دەوڵەت تۆ بڵێ ئەمەیان پێ چارەسەر نەکرێت؟ بێگومان چارەسەر هەیە. با پێتان بڵین چۆن. زۆر بە سادەیی بۆ ئەوەی هەم شکۆی دەستوری هەرێمیش بپارێزرێت و مەخدور نەبێت، هەمیش ئەوەی بەغدا و وەزارەتی دارایی عێراق دەیەوێت دەستی بکەوێت. هەرچی زووە لیژنەیەکی چاودێری دارایی عێراق بە هاوبەشی لیژنەیەکی وەزارەتی دارایی عێراق و نوێنەری لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق بێنە هەرێم. لە هەرێمیش بە هەمانجی لەگەڵ وەزارەتی دارایی هەرێم و دامەزراوە پەیوەندیدارەکان وردبینی تەواو لە ناو لیستی هێزە ئەمنیەکان بکرێت. هەموو ئەو کۆدانی بۆ عێراق و وەزارەتی دارایی فیدراڵ نێردراون بەراورد بکرێن بە ناوی ڕاستەقینەی هێزە ئەمنیەکان لە وەزارەتی دارایی. هەموو تێبینی وردەکاریەکان بگەێنن بە سەرۆگۆزیرانی هەردوو حکوومەتی فیدراڵ و هەرێم. دوایەوەی لیژنەی دیوانی چاودێری دارایی عێراق و لیژنەی دارایی وەزارەتی فیدراڵ گەیشتە ئەو بڕوایی ناوەکان هاوتای کۆدەکانن. ئەوە وەزارەتی دارایی عێراق هیچ بیانوێکی نامێنێت تا موچەی هێزە ئەمنیەکان نەنێرێت و ئەم وردبینی لیژنەکانیش بکرێت بە بنەما بۆ موچەی مانگەکانی داهاتوو بەدەر لەو گۆڕانکاریە ئیداری و مالیەکەمانەی مانگانە ڕوودەدەن. دەیکەواتە کێشەکە بۆ هێندە گەورە دەکەن. ئەوە چارەسەرێکی تەواو گونجاوە بۆ تێپەڕاندنی ئەو دۆخە. بەڵام ئایا هەروە ئاسانە ئەم پێشنیارەش؟ بێگومان نەخێر، چونکە دوای ئەوە کێشەی دیکە دێتە پێشەوە و هێشتاش گرێکوێرەکانی بەردەم موچە و بودجەی هەرێم شاخێکی سەهۆڵین و نەتواونەتەوە. بۆ نمونە دوای ئەوە بابەتی بە بانکیکردن و کێشەی هەژماری من و بانکە فیدراڵیەکان هێشتا هەر خوێنی شاوەی سە و نەبڕاوەتەوە. لەوەش گەورەتر کێشەی ڕادەستکردن و نەکردنی داهاتی نانەوتی هەرێمە بە بەغدا کە هەرێم دەڵێت بەپێی یاسای بودجە دەبێت 150 بدەین بە بەغدا و بەغداش دەڵێت 100% داهاتی نانەوتیم دەوێت و لە باجی گومرگی 150 بۆ پارێزگاکان دەگەڕێنمەوە. دەیوەڵا ئەم کێشانە نەگەر قودرەتی تێپەڕاندنیان نییە، بەڵکو ڕۆژ بە ڕۆژ تەپوتۆزی زیاتریان لەسەر دەنیشێت و بینی خۆشمان بێت هەردوو حکوومەت ماڵیان ئاوا بێت لە بیان و گرتن بە یەک درێغی ناکەن. ئەوەی لەم نێوەندەدا تۆزە شانازیەکی پێدەبڕێت دادگای فیدراڵیە کە بە بڕیارێک هەردوو حکوومەتی هەرێم و بەغدای ناچار کرد موچەی فەرمانبەرانی هەرێم دابین بکەن و هەر بەو بڕیارەش گرفتی ئینفاقی فعلی لە بەردەم ناردنی موچەی فەرمانبەران لابرد کە ساڵ و نیوێک بوو لایەنە کوردیەکان لە بەغدا
گیریان خواردبوو بەدەستیەوە.